پارکی نەتەوەیی جاشوا تری لە وڵایەتی کالیفۆرنیا لە ساڵێکدا 3 ملیۆن گەشتیار بەخۆی ڕادەکێشێت. پێکەوە گرێدراوی بێ هاوتای گوڵ و دڕک، بیابانێک پڕ لە داری تایبەت، ئاسمانی پڕ ئەستێرا، کەش و هەوای خاوێن، ئارامی و هێمنی، ئەمانە چەند هۆکاری سەرەکی ڕاکێشانی گەشتیارانن. لە ساڵی 1800 زاینی کاتێکە مەسیحیەکان بە بیاوانی موحابیات تێپەڕدەبوون و سێری ئەم دارەیانە کرد، بیری چۆرۆکی جاشوا کەوتنەوە لە ئەنجیرە. ئەو کاتێکی جاشوا دەستی بەرزەوە کاتەوە بەرەو ئاسمان و دوعاکە، کەواتە ناوەم دارنرێە داری جاشوا. هەروەها دایان کەسایەتی ناسرا وەکو گروپی موزیکی یوتیوب سەبارەت بە جاشوا تری گۆڕانیان وتووە بەرهەمی هونەریان پێکانیوە. Joshua Tree National Park is an internationally recognized dark sky park. پارکی نەتەوەیی جاشوا تری لە جیهاندا بە پارکی ئاسمانی ڕەش ناسراوە، چونکە کەمترین پیسی ڕووناکی هەیە. ئەمیش دەرفەتێکی باشە بۆ سیرکردنی ئەستێرەکان. ئەو وڵاتی من تێدا لەدایک بووم، ئیلینوا، لە شەوێکی تاریکدا ڕەنگە 10 ئەستێرە ببینی، چونکە پیسی ڕووناکی زۆرە. لەم شوێنەدا وانە دوای خۆرئاوا ناتوانانی پیاسە بکەیت لە پارکدا، بەڵام دەتوانانی لە ئۆتۆمبیلەکەتەوە سەیری ئەستێرەکان بکەیت. ئەم پارکە 24 کاتژمێر کراوەیە، لە هاویندا کلیکەوانە دەبینی. شتێکی زۆر سەیرە، ئەستێرەکان پرژاون لە ئاسماندا. پێمان خۆش بوو جاشوا تری ببینین. بیستومانە شوێنێکی خۆشە بۆ هەڵگەڕانی سەربەرد و شاخ. کوڕەکەمان ئەو وەرزیشەی زۆر پێخۆشە و پێمان خۆشە بە ڕۆژە پیاسە بکەین و بە شەودا چاو ببڕین لە ئەستێرەکان. شتێک بۆ من گرنگە ئەوەیە کە جاشوا تری زۆر بەناوبانگە لە نێوان پارکەکانی ئەمریکادا. تەنانەت یوتیوب ئەلبومێکی میوزیکی بە ناوی جاشوا تری بڵاو کردوێتەوە. ساڵانێکی زۆرە ناوی ئەم پارکە دەبیستم لە دەرفەتێک ڕوویدا و هاتین بۆ سەردانی. داری جاشوا 3 ساڵ دەژی تا 15 پێ بەرز دەبێت و کە تەمەنی دەچێتە سەر شاخ و لەقی زۆرتر دەبێتەوە. پارکی نەتەوەی جاشوا تری کە لە نێوان بیابانی موحابیدا پارێزراوە، شوێنێکی هێمنە بۆ سروشت و هەروەها بۆ گەشتیارانێک کە لە سەرتاسەری ئەمریکا و جیهاندا سەردانی دەکەن. ئاوا هۆما، دەنگی ئەمریکا، کالیفۆرنیا.